مليجينو بروسيا جرينج بو ريكفتنا نابينا حولي رو بغداد كو شايستين داراي نحرما كردستان جيب في ريكفتني هاتن دسني شانكرن شافدري السياسي علي فيلي استوديو ميواني مي بله دس بي گفتو گوی او باسی لەگەڵ دەکەین بەڕێز ئایلی بەخێر وێ سپاس بۆی کامادەی لەگەڵمان با هەر لە ڕای هاوڵاتیانەوە دەست پێ بکەم لەو راپۆرتە بینیمان خەڵک دڵخۆشە بەو ڕێکەوتنە ئایا بەڕاستی دڵخۆش بین بەو ڕێکەوتنە چاوەڕێی جێبەجێکردنی بکەین لەلایەن بەغداوە سەڵاو لە بینەرانی کوردستان 24 و لە ئیوای بەڕێزیش بەڕاستی من دەشبین نیم بەداخەوە لەبەر ئەوە یەکەمین ڕێکەوتنامە نییە لەگەڵ عێراق و ئاخریش نابێ ئەوە هەر لە سەردەم حکوومەت محەممەد شیع سوودانی ئەوە چوارەمین ڕێکەوتنامەیە سەرەتا لە پێکێنانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵە ڕێکەوتنامەیەکی سیاسی لە نێوانی پارتی دیموکراتی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان کرا کە کیشە چارەسەر بکرێ هەموو کیشەکان چارەسەر بکرێن بینیمان لە دەنگدان لەسەر بووجە دیسان کیشە هاتە پێشەوە و لەوەیشە ڕێکەوتنامەیەکی تر سیاسی کرا پاشەوە ڕێکەوتنامە لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش کرا ئەوە چوارەمین ڕێکەوتنامەیە تا ئێرادەیەکی سیاسی و ئێرادەیەکی نیشتیمانی و ئێرادەیەکی نەتەوەی لە ناوخۆی دروست نەبێت بە نەزەرم ئەو کیشانە کوتایی پێنایە حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەوانەیەکی دەیانگوت دەبێت نەوت ڕادەست بکرێ ئەمڕۆ دژی ئەو ڕێکەوتنامەن بەڕاستی ئەوە خیال فروشتنە بە خەڵکی کوردستان ئێمە ئەگەر بەوجدانەوە ئەوانەیەکی پسپۆر و شارەزان لەو بوارەکان سەرڕای هەموو قەیرانەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئەمن بەوە یعنی دەشە بهێنم دەڵێم جەنابی کاک مەسوور و حکوومەتی هەرێمی کوردستان دەیانەوەی خەڵکی کوردستان فێری ڕاوە ماسی بکەن بەڵام ئەوانەیە تر دەیانەوەی ماسی حازریکان ئەمڕۆ بدەنێ زیگیان تێرە بێ ئەمڕۆ بەس چی بکەن ئەوەی کە فێری ڕاوە ماسید بکە ئەتوە تا هەمیشە تا هەتا ژیانی خۆت دابین دەکەی ئەو ژێرخانی ئابوووریەک ئێستا دروست کرایە لە ڕووی ڕێگاوبان لە ڕوو پێشەسازی خۆراک لە ڕوو ژێرخانی کشت و کاڵ لە ڕوو گەشت و گوزار ئێمە بەدڵنیاییەوە ئەگەر چەند ساڵێکی تر زۆر کەم دان بە خۆماندا بگرین ئێمە پێویستیمان نە بە پارەی عێراق دەبێ نە بە پارەی نەفت دەبێ بەڵام ئەوە استراتیژیەیەکی دوورمەودایە لایەنە سیاسیەکانی کوردستان بەداخەوە خەیاڵ بە خەڵک دەفرۆشن دائیمەن بۆ هەڵبژاردن هەڵمەتی هەڵبژاردن و دەسێنانی چەند دەنگێک لە ئامانجە استراتیجیەکانی هەرێمی کوردستان و ملەتی کورد دەدەن بەک علی نوها گەرم ڤەگەرن ڕێکەفتنی نوها ئەم هەر لە هەرێما کوردستانی دەبێژن دەبێ ڕێکەفتن لەگەڵ بەغدا بێکردن ڕێکەفتن گرینگە هەڤاهەنگی گرینگە لەگەڵ بەغدا بەس بۆ بەغدا چاوایە یعنی بۆ بەغدا هەڤاهەنگی لەگەڵ حکوومەتا هەرێما کوردستانی ڕێکەفتن لەگەڵ هەرێما کوردستانی چەند گرنگە بۆ بەغدای بۆ ئالیە فەدەرەی عێراق ئەوەندە بۆ هەرێمی کوردستان گرنگە چەند ئەوەندە بۆ عێراق گرنگە ئەگەر دووربین بن بەڵام لایەنی سیاسی لە ناو پرۆسەی سیاسی عێراق هەیە ئەجندەی نیشتیمانیان نییە ئەجندەی دەرەکی هەیە ئەجندەی وڵاتانێک هەیە دەیانەوەی وەزعی عێراق بەو شێوە ببینێ چونکە ئەوانە هەر لە قەیران پەیابوونە و ژیانی شانومانەوەیان لەسەر قەیرانە نایەنەوەی قەیرانەکانی عێراق تەواو بێ چ لەگەڵ هەرێمی کوردستان چ لە ناو خۆی ئێستا خۆ عێراق هەر قەیرانی لەگەڵ هەرێمی کوردستان نییە لایەنە سیاسیەکان ئەوە تەیاری سەدری ڕەوتی سەدر ئەوە دەبینین کیشێکی زۆر گەورەیە سەدان کیشە هەیە بەڵام دەیانەوەی تەنها هەن بخەنە سەر ئەو کیشانێک لە نێوانی هەرێمی کوردستان و عێراق کووا بۆ خەڵکی عێراق بسەلمێنن و نیشان بدەن کە هەرچی قەیرانی ئابووری و سیاسی عێراقە هەموو سەبەبی هەرێمی کوردستانە و ئەوەیش ڕاست نییە من یەک شت دەڵێم ئێستا گریمان یعنی ئەوە پرسیارێکی وایە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو داهاتەکان تەسلیمی عێراق بکە و هیچ یەک شایستەدارایی خۆیشی لە عێراق وەرنەگری ئایا کیشەی عێراق چارەسەر دەکرێت کیشەی عێراق چارەسەر ناکرێت کیشەی عێراق زۆر لەوە قوڵترە ئێمە لە 12.67 لە بوجێ عێراق و هەموویش ناگاتە دەست هەرێمی کوردستان باشە لە 187 چی لێکرایە تا ئێستا چیان کردووە ئاوی خواردن نییە لە شارەکانی ناوەند و خوارەوەی عێراق ئەوان دەیانەوەی هەموو کیشەکانی خۆیان بخەنە سەر ئەستوی هەرێمی کوردستان و کورد سەبەبی هەموو کیشەکانی عێراقە بەڵام بەداخەوە وانە
وإما طبعا بشاردێکی ترمان نییە بەداخەوە لەگەڵ ئەواندا دەڕۆین و ئەوە چەندین جارێمە حکوومەتەکانی پێشتریش یعنی بەڕاستی ڕابردووک و ئەزمونێکی تەڵخ لەگەڵ ئەوان هەبوو وامانزانی ئەو حکوومەتە دەرس و عبرەت لە ڕابردوو وەردەگرن و داهاتوویەکی باشترمان دەبێ بەڵام بەداخەوە ئەو عقلیەتە تا نەگوردرێ ئێمە ئەو کیشانە چارەسەر ناکەین. بەڕێز عەلی باز لەوە دەکەی کە دەستێک هەیە بەشێک ناوخۆیی و بەشێک دەرەکێ دەیەوێ ئارامی و ئاسایشی عێراق تێک بدا بۆ ئەمەش هەرێمی کوردستان دیان کردووە بە مەقاش وەکو کارتێک بەکاری هێنن بۆچی دەبێت هەرێمی کوردستان بەکار بهێنرێت بۆ نائارامی عێراق؟ چکە ئاسانترە هەرێمی کوردستان وەکەوەی دەڵێ ئاسانترە تۆمەتەکان بخرێنە پاڵ هەرێمی کوردستان پیلانەکان لە هەرێمی کوردستان جێبجێ بکرێن لاینی لاوازە تقریبن دەبینن چ لە ڕووی ئەقلیمیەوە چ لە ڕوو لایەنەکانی ناوخۆوە یعنی هەرێمی کوردستان وەکەوەی دەڵێ لە بارە پیلانەکان لێرە جیبەجی بکرێن نەک لە خوارەوەی عێراقیا لە ناوەندی عێراق بەداخەوە دەستی ناوخۆیش لەگەڵ ئەوان دەورێکی زۆر خراپی هەیە و دەبێت خەڵکی کوردستان بەڕاستی زۆر لەوە وشیارتر بن ئەو لایەنانە بۆ هەڵبژاردن و هەڵمەتی هەڵبژاردن بێن خەیاڵ بە خەڵک بفروشن و پاش ئەوە هیچ التزامێکیان بەرامبەر بە خەڵک نییە باشە ئەو لایەنانە بە خۆیان بەشدار نین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی لۆجیک ئینسان ئەگەر بیر بکاتەوە منطقی ئەتوو بەشدار بوویت لە حکوومەتێک پاش 1 ساڵ دەبێت هەڵبسەنگینیت ئیشە ئەو حکوومەتە باشە نەک 4 ساڵی تەمەنی حکوومەت تەواو بێ بڵێ ئەمن دەکەیشمەوە چونکە ئەو حکوومەتە سەرکەوتوو نەبووە ئەوە لە هیچ عرفێکی سیاسی لە هیچ شوێنێک نییە تەنها لە هەرێمی کوردستان ئەوەیە و بەداخەوە هەندی خەڵکیش دیارە بڕوا بۆ قسانە دەکەن یانی Ez dîsa vegerim pirsekî wisa kek Elî Niha li cîhana demokratîk gava behsa Iraqê tê kirin tê xwestin got Kurdistanek bihêz û Iraqek bihêz yanî li Herêma Kurdistanê jî desthilata Herêma Kurdistanê rayî giştî Herêma Kurdistanê dixwaze ku Iraqek server xwedî serveriya xwe û xwedî bihêz be lê li Iraqê û her wiha ew layanî ku çavê wan li Bexdayê dixwazin Kurdistaneke bihêz hebe boç naxwazin ئەوان دەزانن کوردستان بە حقیقەت ئەگەر بەهێز بوو و سەقامگیریکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەبوو لێرە بە حقیقەت بۆ عێراقیش عمقێکی ئستراتیجیە ئەوان نایەنەوەی ئەمن دەڵێم هەندی لایەنی سیاسی هەر لە قەیران پێیابوونە و ژیانیشان و مانەوەیان لەسەر قەیرانە ئەگەر عێراق سەقامگیر بێ ئەو لایەنە نامینن یعنی ئەوە دەبێ یا حزب و پارتە سیاسەکانیان دابخەن و بچنەوە ماڵ یا دەبێ واز لە سیاست بێنن ژیانیان تەنها لەسەر قەیرانە و قەیرانیش ئەگەر کوتایی بێت وڵاتانی دەوروبەریش مستەفیدن لەو قەیرانە ئێستا ئەوە دەبینیم ئابووری هەندی وڵاتی دەوروبەریش لەسەر ئەو قەیرانە نەک لە عێراقە ئەمجا ئەگەر هەرێمی کوردستان سەقامگیریکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەبوو تەسیرێکی زۆر گەورە لەسەر عێراق هەیە و ئەوانیش نایەنەوە ئەو سەقامگیریە لە عێراق باش بەڕێز عەلی سەقامگیری هەرێمی کوردستان دەبەستینەوانێ بە پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەو پەیوەندیە تا چەندە کاریگەری هەبووە بەسەر ڕێکەوتنەکەی هەولێر و بەغداوە ئەو پەیوەندیە دائیمەن کاریگەری زۆر هەبووە ئەوانیش بە خۆیان دەڵێن ئێوە لە ناو خۆتان یعنی وانین ئەو زانیاری هەڵا کە دەچی بۆ حکوومەتی عێراق و لایەنە سیاسیەکان هەل ناو خۆمانەوە دەچێت بەداخەوە هەموو زانیاری هەڵەیە ئەوم بەخۆم لە بەغدا بووم سەردانی چەند سەرکردێکی سیاسیم کرد گوتی کاکە ئێمە لە خۆتان زانیاری وەردەگرین ئەو زانیانە لە خۆتانە گوتم کاکە ئێوە ڕاست نییە ئەوە ئێمە دەکرێ مەسەلەن ئۆپۆزیسیۆنێکتان هەیە بڵێ زانیاری بێ بۆ ئێمە بێن ئێمە بڕوا پێ بکەین ئۆپۆزیسیۆن ئەمڕۆ زانیاری دروست نادە بەداخەوە بەڵام ئەو داوە کورتە بە حقیقەت و ئەو خەیاڵک بە خەڵک دەفرۆشن ئەو لایەنە سیاسیانە بە نەزەرم ناتوانێ هەموو خەڵک فریو بدا خەڵک لەوە هوشیارترن خەڵک لەوە بەڕاستی ئینتیمای نیشتمانیان زۆر لەو دەستکەوتە کاتیانە بەهێزترە و گرنگترە لە لای خەڵک بەڕێز عەلی فەیلی چاودێری سیاسی گەلێک سوپاس بۆی ئامادەبووی لەگەڵمان سپاس بۆیەوە بەڕێز